ئەو بازارە دیوە ئەگە بڵم نیوەی شاگردی من بووە بەس لە خوای بە زیاد بێ پێم خۆشە نیوەی ڕانێشم لەکن کە لە بەرەوەی پێخۆش حاڵم لە چایەکەت ڕازینە بەڵێ زۆر لێ ڕازین چای بەداری تامی جیاواز بڵێ جیاوازە ئەرە وڵات جیاوازە زۆریش بەڵێ چالێنان هوەرە بەڵێ هوەرە بەڵێ چایەکە نابێت بکوڵێ و ئاوەکەش نابێت زۆر بکوڵێ ئەدەنا تامی چایەکەی دەگۆڕێ نابێ ئەوی زۆر بکوڵێ ئێستا کە موچە دوا دەکەوێ بەڵێ کاریگەری لەسەر زۆر هەیە ئێستا باوەڕ دەکەی ئەوە دوو ڕۆژە موچە دەدرێت بازار هەیە دەنا بازار هەر نییە بەخوا سفرە بەخوا پارەی چای پێ نییە بەخوای پێی نییە 250 باوەڕ دەکەی چای دەخواتەوە دەڵێ وەستا عباس بە قەرز ئەمش پارلی وەرناگرم نەک بڵێ هەروەری نام کابرازگم پێی دەستێکا بڵێ بە قەرز